سڵاو هاوڕێن ئەم کاتتان باش من دکتۆر ئارام محەممەد شا پسپۆڕی نەخۆشی و نەشتەگەری پووک و دەروبەریتان لە کلینیکی پسپۆڕی ددانی سمارت هەموو جۆرە خزمەتگوزاریەک تایبەت بە دەمودان بەردەستە کە لەلایەن چەندین پزیشکی پسپۆڕەوە کە خاوەنی ئەزمموی چەندین ساڵان لەم بارە خزمەتەکەن. یەکێک لە بەشەکانی کلینیکی پسپۆڕی ددانی سمارت بریتە لە نەخۆشی و نەشتەگەری پووک و دەروبەری ددان. لەم بەشە هەموو جۆرە جوانکاریەک تایبەت بە پووک، چاندنەوەی پووک، لابردنی پووکی زیادە، هەروەها چاندنەوەی ئێسقانی دەوروبەریدان، لابردنی ئێسقانی زیادە لە دەوروبەریدانەکان تیا ئەنجامەدرێت. بەشێکی تر لە کلینیکی پسپۆڕی ددانی سمارت بریتە لە پزیشکی ددانی مناڵان کە لەلایەن پزیشکی ددانی پسپۆڕی مناڵانەوە هەموو جۆرە خزمەتگوزاریەک تایبەت بە دەمودانی مناڵان بەردەستە و تیا ئەنجامەدرێت. هەروەها هەر لە کلینیکی پسپۆڕی ددانی سمارتدا بەشێکی تایبەتمان هەیە بە تیشکی دەمودان کە هەموو جۆرە تیشکێکی دووڕووی و سێڕۆیی تایبەت بە دەمودان و شەویلگۆڕ و تیا بەردەستە بۆ هەر چارەخوازێک کە پێویستی بە تیشکی دەمودان بێت. بەناویخوا سڵاو خۆشەویستان، من دکتۆر کامیل کەریم محەممەد پسپۆڕی دروستکردن و چاندنی ددان کلینیکی پسپۆڕی ددانی سمارت لە تاوەری تەندروستی سمارت سەرجەم بەش و پسپۆڕیەکانی ددان لەخۆ دەگرێت بۆ نمونە وەکو بەشی دروستکردنی ددان لەم بەشەدا خزمەتگوزاریەکانی وەکو دروستکردنی ددانی جوڵا و ددانی جێگیر بە مادەکانی زربۆن و سیرامیک و ئیماکس و دروستکردنی دانی ڤینیر هۆڵوید سمایل، هەروەها لەم بەشەدا چاندنی ددان کە بریتە لە دروستکردنەوەی دانی جێگیر بە باشترین جۆری و سیستەمەکانی چاندنی ددان خزمەتگوزاری پێشکەش دەکات و هەروەها بەشی ڕاستکردنەوەی ددان کە لەم بەشەدا خزمەتگوزاری دانانی تەل و ئەلاینەر بە شێوەی جوڵا بۆ ڕاستکردنەوەی ددانەکان و هەروەها کلینیکەکەمان خاوەنی باشترین جۆری مختەبەرە بۆ دروستکردنی دانەکان واتە تاقیگەی ددان لکە لەم بەشەدا سەرجەم دروستکردنەکانی دان باشترین و پێشکەشتوترین ئامێر پێشکەش دەکرێت.